مێردە بەڕێزەکان بەرامبەر بە یەکتری کە ئێوە ژن و مێردن مادەم حەڵاڵی یەکن بەخیلی مەکەن ڕەزیلی مەکەن لە دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتری لە بەرامبەر دەربڕینی خۆشەویستیدا چروک مەبن هەست و سۆز پێویستە بە لە نێوان ژن و مێردەکاندا هەبێت چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەددەتەن وەڕەحمە لە نێوان ژن و مێردا خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحم و بەزەی هەر ژن و مێردێک خۆشەویستی لەگەڵ ڕەحم و بەزەی بەرامبەر بە یەکتریان نەبوو ئەوانە بەدبەختی و نەهامەتی ڕوویان تێدەکات چونکە خۆشەویستی یەکتر خۆشویستن مەحەبەت وەکو شەحنێک وایە چۆن مۆبایلێک کە شەحنی تێدەکەی بەهێز دەبێ ئەویش ئەو خۆشەویستی ئەو عەلاقە و پەیوەندی کە لە نێوان ژن و مێردا هەیە بە خۆشەویستی و بە ڕێز و بە حورمەت و بە ڕەحمەوە زیاد دەکات بۆیە هەر ژن و مێردێک یەکتریان خۆش نەویست ڕەحم و بەزەییان بەرامبەر بە یەکتری نەبوو ئەوانە بەڕاستی ژن و مێردێکی فاشلن و سەرکەوتوش نابن چونکە لە دڵەوە خۆشەویستیان بۆ یەک نییە خۆشەویستی واتە قوربانیدان لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلم داهاتووە ئێستا کاتێ ئەم وتارە ئەمڕۆ دەیدەین هەیە بە ئیزنی خوا گۆڕانکاری بەسەر خۆیان دەهێنێ لە ژن و لە پیاو هەیشە لەو گوێ دەڕوا لەو گوێ دەرەچێت چونکە فکرەیەکی بۆ دروست بووە نە ئایەت تەئەسیری دەکات نە حەدیث باوکم وای کرد باپیرم وای کرد منیش واکەم تەواو ئەمە بەڕاستی ئینسانی منافقاوە دەکات ئینسانی ئیماندار بڕە سەیری قورئان کە لە چەند شوێنە خوای گەورە فەرمێ منافقەکان ناگۆڕێن بێباوەڕەکان ناگۆڕێن بەڵام ئیماندار دەگۆڕێ کەواتە ئەگەر نەگۆڕایی لە خۆت بترسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێ ئەکەن چی کەسێکت خۆشەوێ لە ئافرەتانە ئەمە لە بوخاری موسلیمدایە فەرمووی عائیشە کاتێکە پرسیار لە عائیشە ڕەزای خوا بێ پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی خەدیجە کە ئەوەندە گرنگی پێدا و لە کاتێکە مردوویشە لە دوای مردنیشی گرنگی پێدا دەفەرمێ قەد ڕوزیقت حبها ئەمە لە صحیح مسلمدایە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من خۆشەویستی خەدیجە وەکو ڕزقێک بە من دراوە تەماشای ئەم دوو حەدیثە بکەین خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم شەرم ناکە پێی عیب نییە بڵێ عائیشەم لە هەموو ئافرەتێ خۆشتر دەوێ